لە کاتێکدا ئەستەنداری فلۆریدا ڕکسکات لە ڕۆژی چوارشەمە لە بەڕێوەچۆنێکدا کە لە کەلیسایەکدا بۆ کوژراوانی خوێندگای ئامادەیی مارجری ستۆنمان دەگڵاس بەڕێوەچوو بەشداری کرد و لە کۆتایی ئەم هەفتە بە خاک سپاردنەکان بەڕێوە دەچێت لەولەوە پێشنگایەتی هەرە گەورەی ساڵانەی چەک فرۆشتن لە مەیامی بەڕێوە دەچێت کە هەر کەسی دەتوانی لەوێدا چەک بکرێت لە نیوانیان AR-15 کە لە تەقەکردنەکانی ئەم دوایەی خوێندگاکاندا بەکارهاتوو. لە هەمان کاتە لە واشنگتن ڕێبەری زۆرینەی سنان چاک شۆمەر لە دیموکراتەکانی نیویۆرک وتی بۆژەی ساڵی 2019 کۆشکی سپی چەکڕین ئاسانتر دەکات. لە ڕاستیدا بوجێ سەرۆک ترامپ دارایی لە سیستمی بەدواچوونی ڕابردووی پێشینەدا بڕیوە بۆ هەردوو ئەوانەی کە تاوانبارن و ئەوانش کە نەخۆشی دەرونیان هەیە کە نابێ خاوەن چەک بن. ترامپ تاوانباری FBI دەکات بۆ ڕێگەنەگەرتن لە تەقەکردنەکەی خوێندگاکان. جێگری سەرۆکۆمار مایک پێنس وتی بەڕێوەبەرەتی ئاسایشی خوێندگاکان دەکاتە هەر کاری سەردەستەی. بەڵام ڕزگاربوانی تەقەکردنی خوێندگاکەی فلۆریدا و خوێندکارانی تر لە سەرانسەری وڵاتەکەدا زۆر تۆڕان لە بەرامبەر کەمی کردار لەلایەن ڕێبەرانی ڕامیاریەوە. ئێمە گەنزاڵس یەکێک لەوانەیە کە ڕاشکاوانە لە دژی ئەوانەدایە لە ڕێکخراوەی نیشتمانی تفەنگ پارە کۆ دەکەنەوە. بۆ هەر کام لە سیاسیان نەی لە NRA پارە وەردەگرن شەرمە بۆتان. گەنزاڵس وتی ترامپ 30 میلیۆن دۆلاری لە لابی چەک وەرگرتووە. ئەگەر دابەشی بکەی لەسەر ئەو کەسانی لە ئەمریکادا بە تەقە کوژراون لە مانگ یان مانگ و نیوێکدا تەنها لە ساڵی 2010 $5,800 بووە بۆ هەر کەسێک. ئایا ترامپ ئەوەیە بەهای ئەو خەڵکانە بۆ تۆ؟ چەندین بزوتنەوەکو پاشان من قەت نەجارێکی تر لە هەوڵی ئەوەدان لە سەرانسەری وڵاتەکەدا لە بەرامبەر ئەوەدا ڕابوەستن کە وەکو دەبینرێت ئاساییەکی نوێ. بۆ ئەوەینەوەی نوێی ئێستا کەشیانی ئەوەی هەیە لە خوێندگاکانە بکوژیان چالاکان بە دوای پێکەنانی ئاساییەکی نوێدان کە شەرمە بۆ ڕامیێرزانەکان پارە لە لابی چەک وەربگرن. پلانی خۆپێشاندان لە مانگانی داهاتوودا لە ئارادایە وەشیانی مانگرتن لە خوێندن هەیە تا ئەو کاتەی داخوازیەکانی خوێندکاران لە یاسایەکی هەستیار و گونجاو بۆ چەکڕین دێتە دی.